هەرجیۆن دەبن سباوەتەوان بەخێرەوێت تەماشەوان و گۆدارێنمەین هێژدا هەفتێ سڵبیە بلەما پایتەختێ لەولێرێ وەکتمی ڕۆژ باش دەست بێدەکە بچەندین بابەت و مژارەی جیاواز کومێ باڵە بکشێنە لەسەر لە درێژایی ئەوان چەند خۆلەکان و دەمژمێرەدا وەکتمیژی ما هەن بابەت و زانیاریان جیاواز ئامادەکردە هەروەهاژی بابەتێک تایبەت هەیە لەسەر بازارە کرین و فرۆشتنە زر دناوە هەرێما کوردستانێدا و هەروەها وەک دەستپێکێژی مێ بکورتەنوچەیەکێ دەست پێ بکەن کەرم کرد. سەرۆک بارزانی پیرۆزباهیە لە سکرتێرە حیزبە سۆسیالە دیموکراتە کوردستانێت کرد دە پەیوەندیکە تەلیفۆنیدا سەرۆک بارزانی پیرۆزباهیەیەدا 44 ساڵیە دامەزراندنە حیزبە سۆسیالیتە دیموکراتە کوردستانێ لێ محەممەدێ حاجی مەحموود سکرتێرێ گشتی و هەروەها سەرکردایەتی کادر و ئەندام و لایەنگرە نوێ حەزبی کرد و هێوی خواست کۆ ئەو بسەرکەون و بەردەوامی ژیژوارە خواست. هەر دەبێ پەیوەندیە تەلیفۆنیدا تەکەزی لەسەر برایەتی و هەڤ ئاهەنگیە هەردوو ئالیان کریە ژوە دەستخستنا بەژۆندیان بلندێن گەلێ کوردستانێک. وەزارەتە تەندروستی نرخە نەخۆشخانەیەن تایبەت بۆ توشبوویان کۆرۆنا جیگردەکە و دەستنیشان دکە. دکتۆر سامان بەرزنجی وەزیرێ تەندروستیە حکوومەتە هەرێما کوردستانێ ژێ کوردستان 24 ڕەگهاند کووان لژنەیەک پێکانیە و نرخ تەواهیە نەخۆشخانەیەن تایبەت وەرگرتیە. ئاماژە بۆ یەکێژی ددا و هەڵسانگاندنێ دکن دە نرخ لەسەر تەواهیە نەخۆشخانەیەن تایبەت و پاشی وێ جیگر بکەن نرخێکی تایبەت. حتا بە دلێ خوا نرخ زیاد نەکەن و حەقێ شەڤاخۆژی زێدە نەکەن دەناوە خەستەخانەیەن تایبەتەتە کەزیژی تکە کووان داخواز ژێکەتە تایبەت کریە و ئالی کار بن و وێ ڕەوشێت بە ڕژەوەندیان خۆدا بکارنەینن. ژالی خۆڤەژی هەفپەیمانیە سائیرون ڕادگهینەک و حەلبوسی دژی هەڵبژاردنێن پێشوەختە. هەفپەیمانیە سائیرون بێ سەرۆکایەتیە مختەدە سەدر ڕێبرێ ڕەوتە سەدر ڕاگەهاند و محەممەد حەلبوسی سەرۆکە ئەنجومەنە نونەرێنە عراقی لە دژی ئەنجامدانە هەڵبژاردنێن پێشوەختە. هەروەها ڕاگەهاندجی و محەممەد حەلبوسی ڕێگریە ژێ دەرباسکردنە یاسایە هەڵبژاردنێ بە ئامانجا کود پۆستا خۆدە بمینە دکە. ئەفپەیمانیە سایرون ئاماژە بۆ یەکێژیدا و ئیرادەیەکە ڕاستەقینە ji بۆ هەڵبژاردنان نابینن. لالێکیدنی ئیرۆ کۆنگرەیەک دەربارەی کۆمکردنە ئالیکاریان ji بۆ لبنانê birêve diçe. Koşka Elîzê belavkiriya ku îro bê serpereştiya Fransayê û netewên yekgirtî kongreyek derbarê komkirina alîkariyan ji bo Libnanê birêve diçe. Amaje bo yekê jî de ku çendîn welat beşdarî vê kongreyê dikin û herwiha amade ne ku alîkariya Lubnanê bikin û derberîne ev yek jî de. Heman demê de Donald Trump Serokê Wilayetên Yekgirtiyên Amerîka bi şêweyekî online yan jî em bêjin biriya peywendiyeke telefûnî de wê beşdarî vê kongrê bike. Heta niha jî ziyanên teqîna Beyrûtê bê zêdetir ji 15 milyar dolar hatiye destnîşan kirin. Her derbarê Serokê Amerîka ragihand ku wergirtina bac û qerzên xwendinê ji hevlatiyan duatxe an ku paş dixe. Donald Trump Serokê Wilayetên Yekgirtiyên Amerîka ragihand ku amadekariyan dikin ji bo derkirina biryareke nû derbarê bi alîkarîkirina wan kesên ku ji ber vayrosa koronayê welatbûna wê ne bêkar mane. Ragihandjî ku wergirtina qerzê xwendinê û herwiha lêxweşbûn ji qerzan heta dawiya vê salê têne paşxistin. Herwiha derkirina wan kesan an ku derxistina wan kesan ku ji ber nedana kiriyaxaniyan wê bê ragirtin. Trump tekezî jî kiriye ku dana bacê heta taliya vê salê tê paşxistin. Kurtaya me ser hevdehat menha çendîn babet û mijarên cewaz digel ev du bişopînin. Dilbend İbrahîmek ji wan kesên jîngedosta şarezaya di buwarê zîndewer û sirûşê de çend zanyarek derbarê mêşên hingiv dixer û taybet û dibêje ku pêwîst e em hemû giringiyê û bayexê bê hingiv bidin ji ber ku ji bilî ku sûdên ku di nava wê şîle û hingivînê de heye
لە هەمان دەمێدا هەفسەنگی ژینگە هێژی ڕادگرە و دپارێزاوێ ژەمە بەبدورە ببینن. بەیانیتان باش ئەگەر ئێوە لە بەیانیاندا هەوڵتان داوە لەوەی هەنجوین لە ژەمە خۆراکەکانتاندا هەبێت یاخود بڕیارتان داوە لەوەی هەنجوین جێگەرەوەی شەکر بێت لە خۆراکەکاندا بڕیارێکی زۆر دروستان داوە چونکە بە تەنها خواردنی هەنجوین دەبێتە هۆی ئەوەی تۆ کۆلسترۆل لە خوێنتدا کەم بکاتەوە لە هەمان کاتدا بەرگری لە شت بەهێز بێت و خۆراکێکی پێویستیشە بۆ ئەوەی توانای مێشک زیاد بکات و خانەکانی مێشک لە ناوچوون بپارێزرێت. بۆچی ئێمە پێویستە مێش هەنجوین بپارێزین؟ مێش هەنجوین بە بەهێزترین پیتێنەری جیهانی دادەنرێت بە جۆرێک ئەو بەروبوومە کوشت و کاڵیانەی ئێمە دەیان خۆن هەریەکە لە خەیار، تەماتە، شفتی گندۆرە، ئەڤۆگادۆ بەشێکی زۆری ئەو بەرهەمانەی ئێمە ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەماندا بەکاری دەهێنین ئەوە مێشهەنجوین هەڵدەستێت بە پیتاندنی بۆیە ئێمە دەبێت مێشهەنجوین بپارێزین. ئێمە پێویستە وەکو هاوڵاتی لە هەمان کاتدا حکوومەتیش ڕێز لە کاری هەنگەوانان بگرین چونکە ئەوان تەنها کارێک ناکەن بۆ ئەوەی سەرچاوی بژێوی ژیانی خۆیان دابینکەن بەڵکو ئەوان کارێک دەکەن کەوا دەبێتە هۆی دابینکردنی باشترین سەرچاوە خۆراکی بۆ ئێمە بۆیە دەبێت حکوومەتیش بژانەوەی زیاتر لە پیشەسازی هەنجوین و مێشهەنگدا بکات لە کوردستان. ئەف ژالیێ بەخێوکردنە مێشن هەنگێت بێگومان هەنە کودنەوە سروشتی خۆزایدا بخوا چێ دکن جهن خوا تایبەت و هەنگفت کە بێتێدا یان دەستێ مرۆڤان دیگهێدا یان چیناگهێدا ji bilêwên ku bi taybet ku têne bixêwkirinan ku xwedîkirin ew jî hingivek taybet çê dikin bêguman ew jî siruştiye li belê nag heye çiyayî yanî navdar e lê hevkera min hêmin delo ku ji bajarê Kerkûkê digelme bê wê bala bikişêne li ser bazareke an ku cihekî taybet we ku diyarete de beyanî baş hêmin ew li twê û basî çi mamûdekê em beyaniye. گوڵستان بەیانیتان باش لە گەڕێکی پیریادیم ئەم گەڕەکە یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی کەرکووک لەم گەڕەکە کۆمەڵێک وەستای دەستڕەنجین لە دێر زەمانەوە هەڵکەوتوونە کە ئەتوانین بڵێم زیاتر لە 100 ساڵە تەنور دروست دەکەن ئەو تەنورەی کە ینی کولێرە و نانی گەرم لەو تەنورانە دروست دەکرێەوە لە هەموو شارەکانی کوردستان و لە هەموو شارەکانی عێراقیشەوە ئەتوانم بڵێم تەنور لێرەوە دەبن لە کەرکووکەوە دەبن بۆی ینی بازارێکی زۆر باشیانەیە وەکوتم ینی لە کۆنیشەوە زیاتر لە 100 ساڵە ئەمە پیشەیانە هەندێک لەو وەستا کۆنانە لە ژیان نەماون ئەیتر لە باو باپیرانیانەوە ئەوانەی کە ئێستا لێرە ئیش دەکەن پیشەکان بۆ ماوەتەوە وەستا عەباسە دوێنم باسی پیشەی دروستکردنی تەنورمان بۆ کات وەستا ژیان بەیانیت باش ماندوو نەبێت بەخێر بێن سەرچاوە باشە سەرەتا باسی مێژووی دروستکردنی تەنورمان بۆ بکە تۆ چەند ساڵا میشاکەی لە کێ بۆت ماوەتەوە؟ ئەمە لە دایکم 40 ساڵایی کەمە بەڵێ واتە وەستاکانی سەرەتا ئافرەت بوون بەڵێ ئافرەت بوون دوای بۆ پیاو ئەو کاتە وەجبەی ئەوانە مەسەن برادەر ئەوانە هەبووە قەدیم ئەوانش لە دەست ئەوانە فێر بوو سێ چوار ئافرەت بوو بەڵێ یەکێکی ناوی نەزمەغەنی بوو ئەوە کە ناوی عەشەخان بوو یەکێکی ناوی باجحەیات بوو ئەوە کەش ناوی شاخاتون بوو بەرەحمەت بن ئەمانە ئەمر خۆیان کردووە یەکێکی دایکم بوو حاجی نایم ئەنجا جاران قەدیم ئێرە مەمنوع بوو کات سەدام لە بانەمان کرد لە سەربانەمان کرد ئەو کاتە تەنور بە ڕوبعێ بوو بە ڕوبعێ بوو
ئەنجا ئەمەلەی ئەو کاتە بە قووەت هەبوو لە حەسیرەکە حەمەسوورە بوو بە ڕەحمەت بێ ئەمانە ئەهاتن بە 4-5 زەلامەوە لە سەربان پایە بە گوروی زایە نەگردا حتا خوارەوە ئێستا ئەو زەلامانە نەما لە بان یعنی بێنە خوارەوە باشە لەش تۆ چەند ساڵە خەریگە میشی 40 ساڵە بێ بەڵێ باشە سەرەتای دروستکردنی تەنور چۆن دروستەکرێگە قۆناغەکانمان بۆ باز بکەیت بە کورتی ینی سەرەتا قوڕەکەەوە نییە سەرەتا دەیتە بۆ بام تەشتەکە ئەو تەشتە نیوە ئاوەکەی ئەنجا خۆڵی تێکەی نیوە چارە جیامێنێ ئەو هینە تۆزێ لە ژێرەوە بلێن عیب نەبێ زوو نەرمە بێ دوایەوە دیسان ئاوی تێکەی پڕیەکەیتەوە بە سەعاتێ هینە بێ شلە بێتەوە ئەنجا ئەشێری جوان بەکا جوان ئەشێریتەوە دوای دانێ ئاها وەکو ئەمە وە ناو لایلۆنێ بانێ دەیتەوە ئەمە قوڕە ئەمە هین دوێنێەوە بانی هەڵداوە بزانە ئەمە خەوتووە ئەم قوڕە دوو ڕۆژە خەوێ لە دوای دوو ڕۆژ ئەمە تەواوە بێ مەسەلەم بلێن دەسەکەی نە ئەمە ئەوە تەواو بوو ئەنجا ئەمە ئەیگرینەوە هەر مەسەلەم بلێن ئەمە تەواو بوو ئەیگرینەوە ئەوە پرادای نێرە بانێدەین لەوەی شەکەی کاکە دوای ئەوە کە ئیشمان کرد مەسەلە سەیرمان کرد ئەو قوڕە تەواو بوو دیسان ئەیگرین ئەی خەوێنین دوور خۆڵەکە چ جۆرە خۆڵێکە ئەم خۆڵە خۆڵی تەنورە خۆڵە سوورامە خۆڵ تەنورامە ئەمە نەبێ هەموو خۆڵ نابێ هەیە خۆڵ هەیە مەسەلەن بەکرەی بەردیتایە ئەوانە تایبەت خۆی شوێنی هەیە ئەلەیەوە بۆمان بێ هەچەنە کاتمان کەمە ئەوڕێن مەڵم بگەڕێەوە بەڵام بەچەی فرۆشن ئەوم پێ بڵێ بەکومە لە هەمووی هینەوە بۆیان دێ مەسەنە هەربیرە سلەیمانیە حەویجەیە هەموو شوێن دێن لێرە لە پریاری تەنور ئەکردن و ئەڕۆن نرخەکەی هەیە بە سیە بچووک ماڵان بە 25 گەورەش جوتی 180 190 بلێن هین فڕنی ئەمە هین ماڵانە ماڵان سیە 25 هین فڕنی 180 سەرچاو کاتێکمان هەرەوە نەبوو دەست خەریکیشی خۆت بە گوڵەسان کاتێکی زیاترمانەویست بۆ شەرحکردنی تەنورە ئیشەڵا دواتر لە گەشتەکانی دیکە یاخود لە ڕۆژەکانی داهاتوو بە تێر و تەسەلی باسی دروستکردنی تەنورەکەن وەڵام نەگەڕێم وڵات ئەمنیش دەنگی خۆم دەخەمە سەر دەنگی تۆ دەبووە کاتی زیاتر تەبایە بەس من پێم نەگوتی بگەڕێەوە پرۆدیسەر بوو بە من باە زۆر حەزم دەکرد زیاتر سیر بکەین بەڵام دەکرێت شتێکی زۆر تایبەتمان بۆ ئامادە بکەین و دواتر لە ناو بەڕامەکە پەخشی بکەین دەستخۆشی لە هۆستا دەکەین هەر هیوای سەرکەوتن بۆی دەخوازێن و گەلێک سپاسش بۆ هەفکارێ من هێمنج ناوە باژارێ کەرکووکێک کوتت گەل من بووی ئەس باوەڕ کەمل جۆمان گەلێکی گەرمترش ژە هەولێرێ و ژدهۆکێ و ژێ سلێمانیە یەگۆ جهێوی خۆشە و دبن سێبەرا دارێ دەیە مەسۆد محەممەدە کوێش دهۆکێت گەلمە بێ مەسۆد ڕۆژ باش وەڵە ڕەوشاتە گەلک باشە ها ژیا هێ من باشترە ڕۆژ باشتر هەرێ هەندە جارە باشە ماو شانساهەیە من بەرسیبەرە دەمینن هەندە جارەژی بەر حتاڤێری کارێ ڕۆژنامەگەری وسایە گولستان ئەزێ شوەرە بەحسێ ئامارên کۆرۆنای بکەم دیارە کۆڕۆژانەت مای 24 دەمژمەرداش لای وەزارەتە تەندروستیە حکومەت تاریمێڤە ئامارە 24 دەمژمەرە هێتا ڕاگەاندنی هەموو پارێزگەن هەرما کوردستانê lê ji dihî werî borîne 24 demjimêrek û amar nehatine belavkirinkanê rêjeya tojbûnê çend del parêzgehan lê mixabinî wezê vê sibê zû ez ê nûçeyekê xemgîn bidim ku ew jî nûçeyê canjdezdana tojbûyekê dî ku evet bîten nehem yanî neh tojbû ku sedema korona sîmrê parêzgadûkê cezdan ku ew jî zalamekê 64 salî ye ku helgirê نخوشیا شکریش پیش آدم جمعه نیوا ایشالله نوا نخوشخانه طیبات کرونا و نفس سنتر باجر دو که دا جان خوش ازدایا ادی حتی نو که زتری 1044 کس سال پرزگاه دو که توشی کرونا بودند ما 24 دم جمعه در بازبوی دا شو ویدیو از بیجم
نخوشخانه بجه هلاینا کوب و هجماره جهتانو که کوین نخوشخانه بجه هلانو چهار سر بون هجماره آن گشت 455 کس سال 580 کس نوا نخوشخانه آن داماینا وان روزن در بازبوی دا هوا که برفره هوشیاری یا خب پارێزیش مترسین ویروس کرونا دست بگیری سنر پارێزگاه دوکی ایدی او کسین کود نوا بازاران دا کارت کن تایباتی اون هات نوچونت کن اون کرین و فروتنت کن تاراده کی باشه خلک پیگیره لید گل داجی هولاوی چنین تدان کو خلک زیادتری پیگیر بیتن تایباتی بجهینان بریار و رنمان دا پیویای چنده کو کسی دی توشی کرونا نبیتن دام خبرین خمگین وکی ایرو نه بلاف کن بله بهویا ساغ و سلامتیش بۆ هەر کەسی بێگومان و هەروەکە بتەڤژی دیارە نمونەیەکە گەلێک باشە بەر چاوی خەرکێ دەما کو مرۆڤ دەرڤە بێ چاوە خۆ بپارێزێ ji ber ku ماڵباتێک لپەیەکی هەیە خۆ دوور بخەنجە هەفتوو هەروەها دووریە جوفاکیژی بپارێزن گەلێک سپاسش بۆ هەفکارێ من مەسعود محەممەد ناوە باژارێ دۆکێک و تدگەل من بووی بەری بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنایە دبێژن و هەیوانە نزیکی 3 تۆن زێر تورکیا و ئیماراتێ دەهاتە ناو هەرێما کوردستانê li belên ha hevlatiyên herêma Kurdistanê bulqasî ku zêr difroşin bulqasî jî zêr nakirin yani eger hebe bûnûne bi şewekî rojane welatiyên bi tebetî sînorê parêzgeha hewlêr egerin behs bikin dibêjin 100 kîlo zêr difroşin berember de tenê 5 kîlo zêr tê kirîn ji nava bazarê bi şewekî ku neh ji sedî ji zêrîngeran bûne tenê kiryarê zêr êdî zêr nafroşin ji bo ku em zêdetir li ser vê teorê baxivin bi mêvandariya birêzhendirin wertî ku bixwe berdevkê sendîkaya zêrîngirin hewlêrê ye wê digel me bê gelekî bixêr hatî mamosta rewşawa çawa ye hemû ştê baş e çûn bû legal bixeber hatnî em beyaniyê ziva والله بحقت إنسان أجر موعدي شيء هبه دبيت همو حساباته شيء بوبكا ألارمي بابلين موبايلك شم دانا بوا وبمالشم قلتم أجر بوجه هالنستان بانجم بكن حتما 4-5 ساعات أجنستين بو ليرة بدوانيشين سن قصية شيء خوش لقل زنابتان بكين gelek bixêr hatî ew eger basî rewşî bazarî zêr bikin êsta وەزاکە چۆنە ئەگەر بۆمان باس بکەین بە زمانێکی کە هەمومان لێ تێبگەین بەو زمانەی بە زمانێکی ئاسایی خۆمان بەو بەیانیە جوانەی بازاری هەولێرێ ئێستا تەنها ئەو لەبەر ئەو زێرگران بوونەی لەبەر ئەوەی ئێستا زێرگران بووە نرخی ئۆنسی جیهانی زێر بەرز بوویتەوە خەڵک ئەوەی هەیتی لۆ پێویستیەکانی خۆی زێر دەفرۆشی بەڵام هەشە ئێستا بۆ نمونە هەر لە دوکانەکەی خۆم دوێنێ بووکێکم لەلا بوو توانای 20 مسقال زێریان هەبوو 20 مسقالیان کرد بە خۆشحاڵیەوە خەڵک ئەگەر پێویستێکی زۆر زەڕور نەبی ئەو پارە و ئیمکانیەتەی نییە بە زێڕی بدا تەنها لە کاتی زەواز کە ئەوە شتێکی زۆر پێویستە بەڕێ تۆ ئێستا بەپێی لەناو بازارەکە دای ڕێژەی پێکەنانی ژیانی هاوسەرگێری وەک خۆیەتی یان کەم بوویتەوە ڕێژەی پێکینانی هاوسەرگیری تا ڕادەک وەکو جاران نییە بەڵام هەشە چ کەم بوویتەوە ڕێژەی زێڕەکە کەم بوویتەوە چونکە خەڵک توانایی داراییەکەی تۆزێک لاوازە لەو حاڵەتەدا بەڕاستی ئەمە وەکو زێڕنگر پێمان خۆش بوو وەکو جاران خەڵک ئەگەر بووکو زاوا زێڕیان کردبە 50 مسقال و 100 مسقالیان کردبە ئێستا خەڵک دەتوانی 20 مسقال 30 مسقال بەپێی توانای خۆی حتما جوڵەی زێر ئەوە حقیقەتێکی اقتصادیە جوولەی زێر لە هەموو حاڵەتێکدا ناکەوی یعنی ئەگەر بە حاڵەتی فرۆشتنەوە زیاد دەبی لە حاڵەتێک کە زێر گران دەبی شتێکی زۆر نۆرمەلە لە بازاری جیهانی زێردا بە درێژایی مێژوو ئەو هاووە و نەبی ئەمڕۆوایە بۆچی نرخەکە لە دابەزین و زیاد بوونەوە دەیە هەندێک جار ئێستا هۆکارەکەی چێکە گران بووە ئێستا پرسیارێکی جوانە بۆ نمونە پێرێ کە بەر لەوەی بۆرسی جیهانی زێر دابخرێ هەندێک لە تاجیرەکان زێریان عرض کرد کە زێریان عرض کرد لە 2076 ئۆنسەوە دۆلارەوە ئۆنسی زێر بوو بە 2034 شتێک ئەوها ینی بە پۆین لەبەر چوایە عرض و تەڵەبە
تااقەتی ئەوشمان نیە باسی ئەوش بکەین ئەوە سیاسەتی دەوڵەتە بەڵام ئەوەش کاریگەری خۆی هەیە حتمما ئەگەر بتەوێ باسی بکەم سیاسەتی نێوان ئەمریکا چین و وڵاتە زلهێزەکان کە خۆت دەزانی ئەمریکا لۆ قیادەی زێر دەکا چونکە 1933 و ئەوەندە تۆن یەدەژی زێری هەیە تەمەشای چین دەکەی چین لە پلەی سێمدایە ئەڵمانیا لە پلەی دووەمدا ئەو جا 3300 و ئەوەندە تۆنە هەیەانی ئەمریکا لە پلەی یەکەمدا 2.5 بەرامبەر بە وڵاتێکی وەکو پیژەسازی گەورەی وەکو ئەڵمانیا زێری هەیە کەواتە ئەمریکا بە کەیفی خۆیتی و دەتوانانی تەحکوم بە وەزاکان بکات تەحکوم بە وەزاکە دەکات باشە پرسیارێک کە جۆری زێریش عیاری هەیە کە 24-21 حتمما و لەگەڵ نازانم چەندە 12 وەڵا ئەوەی لە هەرێمی کوردستان ئەوەی مامەڵەی پێدەکرێت بۆ نمونە لە دەهۆکی ئازیز و جوان ئەو دەهۆکە جوانی ئێستا لەو هەولێرەش عیاری 21 مەرغوبە بۆ سلێمانی جوان نییە ئەو جەمایە بگەن سلێمانی لە کنەمەن خۆشەویستترین شارە چونکە پایتەختی ڕۆشنبیریە پێم وابی بێکەسە وەد لێ کردم ینی شعرێکی بێکەسم بەبیر بێتەوە وەڵا پێمان خۆشە بۆم نانووسرێ بە خوێن نەبێ بۆم نانووسرێ نوچی ڕمەکانتان تیشکەن خەنجەرتان سواری هەسانکەن هەموو لەشم بکەن بە چێڵگەی برین من ڕاهاتوم خوێن بکەمە مەرەکەبی شعر نووسی ینی سلێمانی هەندە جوانە لە ئیتاری ئەوەکەیش دەرنەچین ینی زێڕەکانیشیان جوانە بەس سلێمانی لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە نزیکە عادات و تەقالیدیان لێک نزیکە عیاری هەژدەیان پێ جوانە ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات بە خۆشحاڵیەوە خوای گەورە قسمەتیەوەیدایە هەر چوار پارچەی کوردستان گەڕاوم خەڵکی ناوچەی کوردستانی ڕۆژهەڵات و سلێمانی حەزیان لە هەژدەیە ئەو زێرانی ئێستا لێرە لەبەر دەستانەکە بەو بەیانی چوم لە دوکانەکە هێنام ینی ئەو زێرانە عیاری 21 ئەوە هەموو 21 هەمووی 21 لە بازارەکان هەرێمی کوردستان زیاتر 21 بازار هەرێمی کوردستان زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان و بە سلێمانیشەوە بەڵام سلێمانی زۆرتر حەزیان لە هەژدەیە بەس هەرێمی کوردستان بۆ نمونە باسی هەولێر بکەین هەولێر بە نمونەیە لە پایتەختی هەرێمدا خەڵک زۆربەی هەرە خواستی لەسەر زێری عیار 21 زەردیەکەی زۆرترە تۆ خۆ دەزانی لە ئەوروپا و لەوانەیە لە شوێنانی تر جیاوازە ئێستا تورکیا حەزیان لە 22 ئەوە بەپێی بارودۆخی ژینگەی کۆمەڵایەتی خەڵک حەزی لە چیە لە ئەوروپا حەزیان لە 14 عیاری 14 ئەو بازنەیە عیاری 21 لە لای ئێمە گەنجێکی ئەوروپی کچۆڵەکی ئەوروپی لەو کچۆڵی کورد جوانترن لە ئەوروپیەکان کچۆڵەکی خۆمان ئەوەی لە دەست دەکا بەڵام کتێکی ئەوروپی حەزی لە عیار 14 ئەمە کچەکانیشمان حەزیان جوانترە لەوان ڕەنگی سپی مەیلە و ئەوان حەزیان لە زەردی زێڕی نییە حەزیان لە سپیە بۆ نمونە زۆر حەزیشیان لە زێڕی سپیە باشە ئێستا خەڵک زیاتر زێری خۆی دەفرۆشێتن وەڵی بێگومان دوو هۆکار هەیە هۆکاری ئابووریە کە خەڵک زێڕەکانی زیاتر دەفرۆشتەوە هۆکاری دووەمیان ئەوەیە حتمما زێر بەخۆی کانزایەکە دائیمەن قازانجی تێدایە حتمما نەتوو بە 220,000 2 کیلۆ زێڕت هەبووە بۆ نمونە لەوانەیە نازانم هەتەیانە ئینشاڵڵا خۆزگەهات بەیە 100 مسخات زێڕی هەبووە بە 220,000 کڕیەوەتی ئەمڕۆ بینتە بازاری بە نێزیکی 340 لەبەر مەسەلەی حەواڵە ئەوانە 343,000 دەکا کەواتە فەرقەکە گەلک زۆرە بیر لەوە دەکاتەوە سبەینێکە هەرزان بۆ لە ڕۆژگارێکدا بیکڕێتەوە دووبارە بەزە من بەڕێی خۆم دائیمەن حەزم لێە دائیمەنیش ئەو قسەم کردیە لە زۆربەی ڕاگەیاندنەکانیش گوتم خێزانی کورد بۆ ئەوەی ژێر خانێکی پتەوی هەبی بۆ ئەو خێزانە لە ڕووی ئابووریەوە هەر پتەوبی هەتا پێتان دەکرێت گەر پارەتان هەبوو هەتا پێتان دەکرێت زێر بکڕن کەمتر بیفرۆشن هەر لەگەڵ فرۆشنەوە دانیم ئەوەندەی حەزم لێ خەڵک زێر بکڕن لە کاتی گرانیش دابێ بەزانی چۆنە لە کاتی گرانیدا لەوانەیە جاروەیە مەجالێکی تێدابی لۆی خەڵک زەرێژی نەکە بەڵام لە کاتی گرانیش دابێ کاتێک کە زێر بۆ نمونە دادەبەزێتەوە
چەند مانگەیەکی تر 2 ساڵی تر زێر بووە بە 200,000 ونیا قیمەی بەهای قدرەتی بەهای زێر پارەکەی ئەوەندە پارەیە دەکا بۆ نمونە $200 دەکا ئەو 200 مقابلی ئەو $400 کە ئەمڕۆ دەیکرد چونکە بەهای زێر فەما فەوقی بەهای زۆربەی کانزاکانی جیهانە. بەڕای تۆ جگە لە زێر چی دیکە هەیە کە کانزایەکی گران بوو هەیە دەکرێ بکردرێ ئەلماس دەکرێ نرخەکەی جێگیرتر نییە لە زێر یان بازاری نییە لە هەرێمی کوردستان؟ لە هەرێمی کوردستان بازاری ئەلماس لاوازە ئەویش بە حکمی حقیقەتێک هەیە گوستیلکێک گو دەرێن گوستیلێک گوستیلێک مستیلە ئەنگوستیلە و گوستیلێک هەردووچیان کوردین بەڵام دوو شێوە زاری جوانن چونکە دیالکتیکی زمانی کوردی 4 پایی هەیە نامێ باسی بکەم چکە بە خۆش مامۆستای کۆمەڵایەتیمە سەرنجام ئەو ئەنگوستیلەی ئەڵماسەی جەنابەت دەیکڕی جاروێ لەبەر ئەوەی لە فرۆشتنەوەدا تۆزێک زەرەری زیاترە زێڕەکە وانە بەڵام لە هەرێمی کوردستاندا بازاری ئەڵماس شایستەوەی نیە باس بکەین چکە لاوازە باشە کاڵەتی ئەم زێرەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە چه ستانداردێک دروست دەکرێت و لە ناو بازارەکەدا هەیە لە کوردستان دروست دەکرێت و هەیە هەوردە دەکرێت زۆر جوان ئێستا خۆشحاڵم بەوەی لێرە سندیکای زێڕنگران لەگەڵ بەڕێبەرایەتی کۆنتترۆلی جۆری لەگەڵ ئاسایشی ئابووری ئاسایش هەولێر هۆبەی ئابووری لێژنەیەکمان هەیە خۆشم تێیدا ئەندام لەو لێژنەیە بەسەر ئەو وەرشە و مەعمەلانەدا دەگەڕین خۆشبەختانە خەڵکی هەولێر و کارگەکان و وەرشەکان زۆر پابندن بۆ نمونە لیرە ئێستا تو لیرە ئیشاڵا گەر پارەت هەبوو وەرە لیرەت لۆ دروست دەکەم قازانجت لێ ناکەین دەیە لیرەی هەولێر دروست بکە فەحسی دەکەینەوە لەگەڵ هەمان ڕێژەی نسبەی زێر 0.875 بۆ نمونە لیرەی هەولێریش هەینی 75 هەمانە دەدا بڕوات هەبی ناوی نادەم لەبەر مەسەلەی ڕێکلامە وەرشە هەیە لە ناو قەیسەری لیرەکەیوی دەبی 0.875 بدا خەلیجی 75 چونکە عیاری 21 نسبەی معدەنیەکەی کانزایەکەی 875 لیرەکەیوی لە کۆنتترۆلی زۆری 1970 5 دەرەجا لەسەر دوو بە و تورکای هەیە بۆ باسیینەکەین بۆ کاری ناوە خۆ لە لامان لاواز بێستا و زێرانەی هێنایتم زۆربیان هەمووی خەلیجیە تەنها ئەو حەڵقە شینە مۆریا شینە یاوی چاوزاری زۆر زار لەساس ئەوەیە زیاتر ئەویان ئەوە تورکیە لەگەڵ بەردەکەی ئەوانی هەمووی خەلیجێونیە ئەمن لە بەرنمەکانی پێش و زێڕی خۆماڵیم بردبوو مەسەن گۆبەرۆک و عاشق بندوتیتە و مگڵاد و ئێلومێخەک و ئەو شتە جوانانە و بەهار و نەورۆز خۆشەوە بەهاران زۆر خۆشە و زەخاستن ئەو عاشق بند و گۆبەرۆکە ئەو کتە کوردانە ئەو خوشکانەیمە ئەو دایک خوشکانەمان کە ئەو زێڕانە بەخۆ دەکەن نەوع ڕەونەقەچیدی هەز دەکەی ڕۆژی دووەم کو خۆرێک لە ئاسمانە خۆری دووەم لە شاییەکەی دەداتەوە کە شایی دەکەن نەورۆزان ئینشاڵڵا نەورۆزی داهاتومان نەمانی ناخۆشی و وەزع ناخۆشەکانە کوردستان بەرەو جوانی و گەشی و سربەخۆی هەموو شتێک دەڕوا ئینشاءڵڵا بابینەوە سەر مەسەلەکەی مەسەلەی زێڕەکەی ئیناوە خۆمان کاری دەستیمان ئێستا کێشەمان نەمایە هاوڵاتی خۆمان دڵنیا دەکەمەوە بازن خڕخاڵ لیرە لە ناو هەولێرە دروستیکەن یەک کێشەی نییە یعنی لە ڕووی معدەنیەکەیەوە لە ڕووی نسبەی زێرەوە عیبی نییە چونکە وەستایەکانیمە ئەو شتەی ئێستا هەیە ئەوە تەقلیدی مەیە تەقلیدی ئەو کارە جوانە و پیشە جوانەی لە وڵاتەیمە ئەو وەستایە نازدارانە چه هوەرەکی جوان سەلیقەشی جوانیان هەیە ئەو جاجاروێ عینەکەکەی دەگۆڕی وەچی لە حیمی دەکا ئەو زێڕە جوانە لە مەچینەی دەدا ینی کاری مەش زۆر جوانە زۆر جوانە بەڵام مامۆستاوەی کە دەیبینین لە بازارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی قەبارەی گەورەیە هەمیشە ئەو کولتورە لەکوێ لای کچەکانیان و خانمانی هەرێمی کوردستان پەیدا بووە کە بەو قەبارەیە گەورەیە زێر بکرن ئێستا لای ئێمەوانە هەرچەند نازکتر بێ زیاتر حەزیان لێیە لە ڕۆژاڤە من طبعاً ڕۆژاڤە بەخۆم چوومە ماوەیەک تیجارەتێکی خۆشمان لەگەڵ وڵاتی سووریا هەبوو لە حەلەبتان دێنە لە حەلەب دەمێنهینا بەڕاستی یادگاریەکان بەبیرینامەوەی حەلەب و عەفرین و
یعنی ئەو شارە جوانانەی کوردستانی ڕۆژئاوا لێرەوە سڵاو و ڕێزمان لە ڕۆژئاوا و لۆ هەموو کوردانی چوار پارچەی کوردستان کورد لە هەر جێیشی بی خوا سەلامەتی بکە و خوا سەربەرز و سەرکەوتوی بکە. لەوێ خەڵک شتی ناستی حەز لێیە لە تورکیا ژوایە لێرە حقیقەتێکەیە کوردستانی باشوور ئێمە کەلتورمان تۆزێک لە کەلتوری خەلیجەوە نزیکە. ئەها یعنی شوێنە جوگرافیەکەی وەردەگرم بە شێوازێکی جوگرافی کەلتورمان لە خەلیجەوە نزیکە بەڵام کەلتوری خۆشمان هەیە ها گەردانەی ڕوانزیمان هەبوو وەختی خۆی ئەو کچە پاشانەی کورد خۆت دەزانی ئافرەتی کورد سەرکردە و قیادەی وای وەرگرتیا لە ناو هیچ نەتەوەیەکی وادا سەرکردەی وای وەکو خانزادی سۆران و حەفسەخانی نەقیب و مەستورەخانی ئەردەلانی و ئەو کچە کوردانە نەبووینە لە مێژوودا. ئەوانەی ناوم هینان بۆ نمونە خانزادی سۆران ئەو تاسەی کە زیوی هەبووە کە مێژوو باسیەکە یان گەردانەی کرمۆکەی ڕوانزی دنک یان بە ئینجی یان بازنی کۆیی وەنیا گۆبەرۆکی هەولێری خرخاڵ ئەوانە کەلتورێک بۆ هەبووە بەڵام دواتر خۆت دەزانی تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی کە خەڵک سەفەری کرد تێکەڵبوونێک لە کەلتور ڕوودەدا ئاڵوگۆری کەلتوری پێ دەڵێن کە تێکەڵبووین خەلیجەکانمان دیت مەسەڵەن گەردانەی کوێتی گەورەکان هەیە ئەو لە شێوازی ئەو دەنکە دەستبی حی تقریبان لەوەی گەورەتریش تێکەڵبوونی ئەوە ڕوویدا خەڵک مۆدیلات گۆڕا خەڵکی خەلیج گۆبەرە و میگلاد و عاشقمەند و سێلولە هەیە ئەو لەوەی کوردیەکەمان هەیە ئەوها خەڵک حەزی چوو ئەو زێرە گەورانە وەکو بە خۆش باس کرد نەورۆزان مەسەلەن زیاتر ئەو زێرە پارچە گەورانە نەورۆزان مەرغوبە لە دهۆکی جوان و دەلال و ڕەنجین خەڵکی ئافرەتی بادینان حەزی لە قایشی سەرڕامبۆی گەورەیە ها سێ پارچە گەورەکەیە قایشەکان لیرەکانیشی گەورەترە لە لیرەی ئاسایی ئەوە کللتورە هەر ناوچەیە تقریبان هەیە داوای زێر بکە بە قەرز خەڵک هەیە داوا دەکا ئەو خەڵکە لە خراپەی نییە لە نەزانیتی یعنی ئینسان حقیقەتێک هەیە کۆمەلگەی کوردی پابندە بە هەندێک ڕێسا و یاسا و شەرعەوە چونکە لە ڕووی شەرعی ئاینی پیرۆزی ئیسلامەوە زێر بە قەرد حرامە ئەوە بابەتەکی ئاینیە و ئەمە پابندیشین بەو شتەی یعنی بۆ خۆمان زێر قەرد و فەردی لەسەر زێر ناکەین چونکە دیتیتمان ئەوانەی کاری قەرد و فەردی زێریان کردیا دائیمان زەرەرمەند بووینە چونکە ئینسان هەر چۆنێک بی لە ژیاندا هەندێک لە شەرعی خوای گەورەش لانەدا باشە دروستە ئەوجا زیاتر حەزەکەم بزانم هەرە زۆر چەند مسقال زێرت فرۆشتووە یعنی لەو فترەی ینی بۆ نمونە بوو کوزاوایە هاتوون خەریکی کرینی زێر و ئەوانان دەزانم لێرە باسی ژماری زۆر گەورە دەکەن هەندێک کەس ئەو جای حەز دەکەم بزانم زۆرترین کە فرۆشت چەند بوو وڵای حتمما بۆ نمونە لە کنەخۆم جار وایە بۆ کوزاوا هەبووە 140 مسقال 150 مسقال زێڕی کردیا ئیمکانیەتی باش بووە تەمان هیوادارین لە ئایندەیەکی نێزیکدا لە داهاتوودا کوردستان ببێتە وڵاتێکی هەندە جوان هەموو خەڵک بتوانێت 150 بکە زۆرترینیان لەکنە من هەر 150 مسقالێک بووە بەڵام وەنەبی چونکە منیش زێڕنگرێکی ئاساییمە وەکو زێڕنگرانی دی زێڕنگری بەڕێز و خاوەن زێڕی زۆرتری هەیە مەسەلەن تەعاملی خۆشترە پیاوی باشە لەبەرەوەی زێریشی زۆرترە مەسەلەن خەڵکە بۆ لەوانەیە چیلۆنی وەک زێڕی کردبی زۆر ئاساییە ڕقەمەکی ئاساییە ئەوە بەپێی توانایە بەپێی توانای ئیمکانیەتی ئەو عائیلەیە 200 مسقال دەکە یان 100 مسقال دەکە مهمەوەیە ئەو بووکە بە ڕێزەی ئەو زاوایە جوانەی کە زەواز دەکا کە هاوسەرگیری پێکدینی ئەگە 20 مسقالی کرد و ئەگەر 200 مسقالی کرد مهمەیە خۆشحاڵی لە نێوانیاندا هەبی بزانن خێزانێکی نوێی کورد دروست دەکەن وەسەیەکی نوێی کورد زیاد دەکەن دروستە ئەو جەما وەستە لەم ڕەوشە ئێستا دەکە لە بازارێ هەیە چێ زەرەرمەندە چێ سوودمەندە با بڕێک بە غەریبی خۆماندا هەڵبێن خۆمان غەریب بکەینەوەش ئەو جارێ با هەموو جارێ هەر زێڕنگەر قازانزنەکە قەیدیناکە زێڕنگران زەرەرمەندی یەکەم لەبەر ئەوەی زێڕنگر زەڕیبەی هەیە کرێی دوکانی هەیە شاگردی هەیە
کاکە فێرە مەسرەفی قڕسترە لە خەڵکی دی لەبەر هەندێ زێڕنگر لەبەرەوەی زێر ئەمە لە کڕینەوە زۆر قازانز ناکەین سا جەنابەت بەیەکنە من لە مسقالی 1000 نار خێر لێ دەکەم 100 مسقال تەبی لۆ دفرۆشم لە شەرمانیش لەوانێت دۆست و ئەحباب زۆرن جاروێ لە شەرمان پێمان عیبە ئەو 1000ی زیاد پێ بڵێن بە سەعری جملەی لێ دەکڕینەوە بەس لە فرۆشتنەوەکەدامە خێرەکەمان لەو دەست حەقەیە لەو دەست کردەیە خێرەی لەوەی دەکەین هاوڵاتی کوردستان بە دەرەجەیەک سوودمەند وە لە فرۆشتنەوەی زێڕەکانی لە ئانووساتی ئێستادا هیوادارین هەموو کاتێک هەموو خەڵکە سوودمەند بی هەیە زێر تایبەت ڕەوانەی وڵاتێک دەکرێتن لە هەرێمی کوردستانەوە بۆ شوێنێک ینی شێوازی دەست کرد ئێوە دروستی دەکەن بەداخەوە ینی حقەتە بەس بۆ بازاری ناو بەڵکو ئەمە لە دووبە و لە تورکیای دەینین لە دوبەی دەینین لە تورکیاش دەینین زیاتر بۆ بازاری ناوە خۆمان بەڵام شتێکەیە جیاوازیەکی ئەو هەولێرە جوانەی کە ئێستا لێرە بە ئیسراحەت لەی دانیشتینە ئەوەیە لەگەڵ شارەکانی تری عێراق لە ڕووی ئەمن و ئاسایشەوە لەخوا بە زیابی ئەوەندە ئاسایش بەرقەرارە خەڵکی بەغدا و جنوبی عێراق بازرگانان دێن لە تورکیا و لە دووبە زێڕەکانیان لە فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێردا دەبەزێنن لێرەوە دەچێت بۆ بەشەکانی تری عێراق ئەوە شتێکی جوانە ئێستا بۆ منە هەوڵ نادەن لە ناو بازارەکانی تری شارەکانی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان یانیش زۆر زێرینگەر هەیە لە وڵاتانی ئەوروپا دوکانیان هەیە زێری کوردی هاوردەی دەرەوە بکەن چونکو ئەوانەی لە ئەوروپا بە تایبەتی خەڵک هەر کورد لەکوێ بێ حەزی لەو زێڕەیە عزێڕەیە ئەوجا ئەوان هەر مەجبورن ناچارن دێن لە وڵاتانی دەوروبەر وەکەوەی کە ئاماژەت پێکرد زێر بکرن جوانە پرسیارەکی ناسکۆکەیە دەست خۆش بی وەڵا زێڕنگرمان هەیە لە ئەڵمانیا لە هۆڵندا لە شوێنی تر بەس تاکو تەرا زۆرنا بەڵام لەوانەیە شوێنی وی دوکانی وی نەتوانی هەموو زۆرە زێڕێک لەوێ بەرهەم بهێنێ زۆربەی کوردە بە ڕێزەکانی خۆمان لە تاراوگا لە دەرەوە لە ئەوروپا زۆربەی هەرە زۆریان کە پێویستیان بە زێر دەبی لە کاتی سەفەریان بۆ ئێرەیان خزمەتیان خوشکەچیان دێتەوە تەڵەب دەکەن لێرە هەر ئەمە لۆیان دروست دەکەین لۆیان دەنێرین کەواتە بۆ کوردانی خۆشەویست و ئازیز لە دەرەوەی هەرێمی کوردستان هەناردەیە ئەمە دەیانێرین ئێوە بۆیان دەنێرن دەست خۆش بێ گەلێک سپاسی بۆ وەختێتەوە ئامادەبووناتەز هێویتکەم کوبابەتێک بێگە هەموو کا سوود لێوەر گرت بێ بتایبەتی دۆختەنهادا کونرخێ زەرگەلێکی برند بووە گەلێک سپاس بۆ برێز هەندرێن وەرتی بەردەفکێ سندیگایە زێرنگەرێن هەولێرێ کوتت گەلمن بووی سپاس بۆ بەیانیتیان گۆڵ گەلێک سپاس بە جامێ ڕەوشە سەقایە دیگەل هەفتوو بشۆپێنم بزان بن باشەڕ و باژەڕەکەم کوردستانی ڕەوشە سەقایە چاوایە نەیە زێر و دۆلار وانە
بجنبين بحثات سبوري بكن ورزشي بكن شفا درباس بوي درجة هي برفتشونا تشامبيونز ليج وليستكن ونا تيما برشلونة و بايرن ميونشن كاريبون خود دو ليستكن جوازه خب بگهنن قناغا 8 چمپیونز لیگ اف قناغا کوبره و چوی 16 چمپیونز لیگ بو بارسلونا بانجام 3 گلن برانبر به گلکی ژ تیما ناپولی بر گورن بارسلونا جالی لیستگوانان لنگلی بلیدانا سری لیونل مسی کو گلک خوشگلیست و دوور گلک تو مارکر و هر وها دما کو پنالتی یک دانا لیونل مسی اویدا لوئیس سوارز و لوئیس سوارز کاریبو گلکی تومار بکه به ریال دانا پنالتیه تاکا گل ناپولی جالی لورنزو هاته تومار کرم و انجامه بنجام هر دو لیستکان یا چونه و هاتنه جی بارسلونا کاریبو خوب بگینا قناغا هشتا یا چامپیونز لیگه و هروها ناپولی جی مال آهوایی کر جوه قرمانیه دلیستکه کدنده تیما بایرن میونشن هر دو دستک دمان وقتی ده بره و دچون بنجام 4 به 1 گله جه چلسی بر گلن بایرن جالی لیستگوانان لواندوفسکی که 2 گل تومار کرن ایوان و هروها کورنتین تولیسو هاتن تومار کرن به وی انجام جی بایرن میونشن جبو قناغا هشته یا چمپیونز لیگه سرکفت و دو قناغا بده جی و روبروی بارسلونا ببم ارکی هر دوله تیمان و گلک قرص بده قناغا بده شخوجی درجه های وانسه هفتین بده و چمپیونز لیگ جی به یک جاری به یک حالی کرن گلو کی با قهرمان چمپیونز لیگش با ای ساله هر ها پاشنه نزدیکی 2 هفتیان 20 روزان یکسر دیسان خولن اروپی و دست بکن اجا هفکار من نورس عبدالله مدریدی جهوله روید گلم با نورس بیانی باش وضعتان شونه لقل یاری که دوینه پیرشو گلستان بیانیت باش خوشگاه او حوالا ناخوشن دخوینده و بو بیانیستر دلی پیاز ندکن بجت هشت و روشت و گرابایا خوشگاه لزیاتی او هوا لزیاتی او هوالا يعني هوالي برنوي برشلونة خوشگاه هوالش کسی برشلونة هوالي برنوي ريالت والله زور حستان دکن بلام هوالي هرچند ده حزناکی بلام ناچار جرا بگری بداخل روی نداشته که چهارتان دکر ناله پر نبینی ام بیانیت زور انرژیمو دلم خوشه بدو لا دورين هم رونالدو دركرا هم لولا ريالش دركرا والحاصل بردو بلاي هلو ما خفدوا بيرشو والحل اسا من شقام اسكانم قلصان زارش كات نوسر خواردنو اوانا بلام بزانين خواردني جگل ل ماستو پنيرو اوانا تيدي كي هي خلق بيانام خد جگل نيسكو شو زور جار هي عندك جار خلق لبيانيو يعني ام كاج بناني حفتو هشتيش شیو دخواهی که پیدا کنید شیو ولی قل شف کارم حساب کنم شف کارم اصلا و دلیه یعنی باش زور سپاس او خواردن چی است او منزل گورانی لبردسته چی تدانه مانه یک بومن هل دو بزاین چی تده إذا قلية يا لو سبينا بكاده بوني ورانا بكاده وهم كاته خلق دي خازياته يعني عندكم بله يعني زيات البكاده خلق دي خبا بيبرنز دخوا هل يكش من بتعمى بله هل يما نوكاو ما هي نوكاو أو نوكاي بهيس كزيات الخلق عزيلية ونوكاي سليمانية تشريب ما هي مسك ما هي هو فاصلية بله يعني خلق فاصلية دخوا زيادة الجنزن بتمنن والله زيادة الجنزة كان دخون بله جنزة كان دخون برياني دخون مش من السبي دخون قوزي دخون قلية دخون ببرنز وزيادة ببردوام تشتكان يعني دخون أي أوي يعني شيء أول تشريبة أول تشريبة ناس دارك تشريبة ناس دارك بيدنا حيرانة كي هوليلي هو بله هو بيانيه زيادة البكاردي هو خلق زيادة السبينان
پێی خۆشە و دەیخوا ئەوجا وەزە برنجی لە سەدادن پێ دێن تەشریف دلێمیەوە بەێ فەرقی چییە مەسەن تەشریبی ئاسایی و تەشریبی دلێمی فەرقەکەی چییە بۆمان باس تەشریف دلێمی وەزێک برنجی لە سەدادنێ و وەزە تەرتیباتی زیاترە ئەویت کە لە سەری نییە ئەنا لە سەرینە برنجی لە سەرە بەیانیان زیاتر بریانی دەڕاستی بەیان خەڵکان وەزەکمان لە گەنجەکان هەیە حەزیان لێیە لەوەی شتەکانی مشەکەل تێدا هەموو شتەکانی تێدایە لە گۆشت حیوانە گۆشتی مریشکە عادیەیە سعات چەند ئامادەی دەکەن و فێڕۆن یانی دە سعات چەند ئەو مخواانانە ئامادە دەکەن لە کنەما ئایمەن هەموو خواردنەکانمە حازرا سبەینان و هێواران دە سعات چەند ئامادەی دەکەن هەر هەموو کاتەکان حازرە 24 ساعت حازر خوارد ئامادەیە 24 ساعت ئامادەیە یەکە پێویستی بە برنجە برنج حازر یەک پێویستی بە ماستە ماس حازر یەک پێویستی بە مخلەمە حازرە پێویستی بە قەیماغە پێویستی بە تەشریبە شتەکان دەبی هەموو هەبی بەڵێ منزەڵە شەڵ بدەینەوە ئەوە برنجە ئەوە برنجە لە بریانێکە زیاتر دەڕوە کەمی تێدا ماوە حەز لە برنج و شتانەیە ئەو بریانی زۆر حەز لێ نیە زانی ئازانم بەڵام ڕابەتشی لەسەرە خەڵکەیە حەزی لێ دەخڵ وەڵام من زۆر حەزم بریانی زۆر خۆشە لە بریانێکەیە تەشریف برێنێکە ئەو گڵستانی هاوکارم لە ستۆدیۆ دەڵێ من حەزم زۆر لە بریانیە خۆش ئامادەکردیانێکە ڕۆژێک سڕێکە تێرانە بخوا پێویستان بە هەر شتێک لە خزمەت داینە بانگێشی دەکەین بەدڵی دەبی ئینشاءڵڵا برین وەمەرێک مشتریمان دانیشتیات شتەکانی منیان هەموو پەسند کردیەوە بە دریانە کارۆنەوە گوڵستان ئەوە داوەتەکەم لە ڕێخستی یعنی ئەگەرانە ئەوە دوای وەرەوە بریانەکەم لە حاصل کردی یەکەم مەدرێدی باشە بیبینم ئەو جەنەورەس ئێستا یان کەڵکێکی هەبێ سوودێکی هەبێ تەوان نەورەس دەزانم لەناو جادەی ئێسکان زۆر ڕێکاری خۆپارێزی تەندروستی هەیە کە سەپێنراوە بەسەر فرۆشیاران و هەروەها کرێکاران ئەوانەی کە دێن سەردانی دەکەن چ شتێکی تایبەت لەوەیە لەبەر گیراوە ڕێنماییەکی تایبەت بێ هەموو ئەو ڕێنمایانەی کە هەن گوڵستان ڕێنمایەکانی ژیر ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەولێرن بەوەی کە هەموو خاوەن دوکانەکان پابەت کراون بەوەی دەستکێش و ماسک ببەستن وە لە هەمان کادا دوکانەکانی دیکە وەکو هەندێک دوکانی شەکەرات و ئەوانەشی لێوانش بە هەمان شێوە پابەت کراون وە لە هەمان کادا ینی پابەندیەکی شەیە لە ناو هاوڵاتیاندا ئێستا بۆی کە ماسک و دەستکەش ببەستن بۆی لەم نەخۆشیە بەربڵاوی ئێستا شاری هەولێر پارێزراو بن. دەستخۆش هەفکارێ من نەورەس ژنەڤە بە ژارێ هەولێرێ ji bazara êskanê kutu digel min bûyî vê sibihê û nûşîcan bê و dawiya dawiya de piştî heyvûnî vekêş pêşkêşkirina programê me ji xwe re qazancek kir ew jî biriya newres bû bên berdewam kirin ser wan babetên ku me amadekirine yek jwana wezareta derveya Brîtanyayê pisîkekê xenişîn dike ew jî ku wezareta derveya Brîtanya piştî 4 salan ji xizmetkirin û rawkirinê çîrîkirina hejmarek zêde ji mişkan di nava balaxaneyê wezareta Avahiya wezareta de biryar da ku vê pişîlêya bi navê Palmerston xanenişîn bike. Di namayekê de ku bi navê pişîleya xanenişîn hatiye nivîsandin dibêje ez gelekî bêriya dengê çûn û hatina balyoz û karmendan dikim ku berdewam bi dirêjahiyê van çend salan min li wan temaşe dikir û li wan dimeyzan. Hejî ez gelekî dilxweşim ji ber ku ez vegerame bi ser dar û dirextê mala xwe ya nû. Piştî xanenişînkirina Palmerston niha dû pişîlên din bi navê Larry û herwiha Gelatson di nava kabîneya hikûmeta Brîtanyayê de xizmet dikin herwiha mişkanê çîr dikin. Wezareta Derveyê Brîtanyayê jî piştî 4 salan ji xizmetkirinê ara rawkirinê çîrkirina hejmareke zêde ji mişkan di nava Avahiya Wezaretê de biryar da ku bişîleya an ku pisîka bi navê Palmerston xanenişîn bike ku her wekû me pîra şopandî nameyek bi dengê wê û bi bîr û ramanê wê ne ji bo xelkên dîsandine.
ئەڤن ئەو پسیکێن کوتێنە ناسکردن سەرانسەری جیهانش خۆ یەک ژوان دیزاینەرە ناسکری سەرانسەری جیهانە دەماکو وەفات کرد ئەس باوەتکەم ساڵە دەرباس بووی بوو پار بۆ هەموو سامان و سەروەتە خوا ژوە پسیکا خوا بجێهشت بوو دەوڵەمەندترین پسیک لە سەرانسەری جیهانە پسیکێکە گەلێکی بشانس بوو ژیانی نەدا زارۆکێن خوا نەدا چێرەك خستنەکە مافێ زارۆکانیان خێرخوازی ئەو نەدا پسیکا خوا حتا کە ئەو بسیک حتای دەخۆشیە دەبژیە بژیش حەژێکردناوی بوو بێگومان و یا وێ پسیکێ شوانش هەبدوون پەیوەندێکە چەکی دوردا ینی ناوی بەحسکردن هەیە دناوبەرە مرۆڤ و ئاژەڵاندا گەر خۆشک بێ بکارانی بدی ئەوەیم گەهانە داویە پرۆگرامە خۆیان وێس بێژی حتا ڕۆژەکەدن بچەندین بابەت و ژارن جیاواز مەدگەلوات بن و خواحافیز.